عليكم ورحمة الله وبركاته. خوشوی سەکانم پێشەکی ڕەحمەتی خوا لە هەر بسڵمانێک کەوا ئەم کورتە ڤیدۆیە بڵاوەکاتەوە لەبەر خاتری خوا تەنها لەبەر خاتری خوای پەروەردگار. خۆشەوی سەکانم ئاگاتان لێیەتی ئەم شەوی 27 ئەم شەوی 27 یعنی شەوی قەدرە، لەیلەة القەدرە، شەوە بە ڕێزەکەیە، ئەو شەوەیە کە مەلایکە هەمووی ئەرز و ئاسماندا ئاپۆشێ. يعني فرصتێکی زۆر گەورەیە ئەم شەو. ئەم شەوەیە کە یەک دانە ساڵە تۆی مسلمان چاوەڕوانیت، یەک دانە ساڵە داوا لە خوای پەروەردگار ئەەکەی کە تەمەنە درێژکا بگەێنێتە ئەم ڕۆژە مبارەکە پیرۆزە. خۆشەویستەکەم بەرنامەیەکی تێر و پڕ و ڕێکوپێکت هەبێ بۆ ئەم شەو، وەکو شەوەکانی تر تەماشای مەکە. ئەم شەو زۆر جیاوازە، با بەرنامەیەکی جوانمان هەبێ هەر لە ئێسەوە نیوەڕۆ با خۆمان ئامادەکەین ئەگەر بۆمان بکرێ هەندێ بخەوین بە ڕۆژ بەرنامەیەکمان هەبێ. پاشان لە کاتی فتار ئەمڕۆ هەوڵدە نان کەم بخۆ، هەوڵدە مەعیدەت تێر مەکە، ئەوەندە نان بخۆ کە تەسیر لە شەوەکەت نەکە، ئەوەندە نان بخۆ تەسیر لە شەوەکەت نەکە، لە شەوە بەرەبەر ئەتوانی بۆ خۆت لە بەینەکانە نان بخۆی. ئەم شەو سەرەتای نوێژەکانت با نوێژی مەغریب و نوێژی عیشات ئامان ئاگات لێبێ بە جەماعەت بکرێ، ئامان ئاگات لێبێ لە بە جەماعەت لە مزگەوتە ئەنجامی بدە ئەگەر بۆ تەکری و ئیشەکەت یانی ئەگونجێ. پاشان هەوڵ بدە ئینشاء الله تعالی کەم تەرخەمی مەکە بە هیچ شێوەیەک لەوەی کەوا ئەمڕۆ بە ئیزنی خوای پەروەردگار سەداقەیەک خێرێک بکەی، یعنی بتوانێ خێرەکە، چونکە هەموو شتێکی ینی ئەم شەوە هەموو کارێکی ئەم شەوە بە 1000 مانگ زیاتر نووسراوە. یعنی ئەگەر خێریە بکەی وەک ئەوە وایە 1000 مانگ تۆ ئەو خێرە گەورەیەت کردبێ. هەموو خێرێک، هەموو نوێژێک، هەموو زکرێک، هەموو دوعایەک، هەموو پاڕانەوەیەک بە ئەم شەو لە هەموو عیبادەتەکانی تیا تێکەڵ بێ. کارەکانت ئەم شەو هەموو عیبادەتەکانی تیا تێکەڵ بێ. هەر لە مەغریبەوە تۆ دەست کە بە عیبادەتکردن، هەر لە مەغریبەوە شەوەکە هیچ سانیەیەک هیچ لەحەزاتێکی بەفیڕۆ مەدە. هەوڵدە دوکانەکەت داخە، هەوڵدە هەرچی کارت هەیە ئەم شەو بیخەرە لا، هەرچی کار و کردارت هەیە ئەم شەو بیخەلا تەنیا بۆ خوای پەروەردگار و بۆ عیبادەت یەکلا بەرەوە و هەوڵدە ئیعتیکافیش بکە، لە مزگەوتە ئیعتیکاف بکە، یعنی بمێنەوە لە مزگەوت لە ماوەی ئەو 8 سەعاتەیە کە ئەم شەو هەیە، هەر لە نوێژی عیشاوە حتا وەکو بانگی بەیانی ئەگەر بۆ خواردنەوە بۆ خواردن و هین بگەڕێتەوە بماڵ چاکە، ئەگەر بتوانی دش تەرتیب ئەوش بکەی چاکتر. جا زۆر مهمە. وەکو وتمان سەدەقە، سەرەتای عیبادەتی ئەم شەو بە سەدەقە دەست پێ بکە، خێرێ بکە، بیخەرە دەخیلەی مزگەوتەوە، بیخەرە خێرێکە و پرۆژەیەکەوە. مهم ئەوەیە کە خۆت ئەزانی چیەکەی، خۆت ئەزانی چی سەدەقەیەک چاکە، هەتا زۆریش بێ باشترە. پاشان نوێژی عیشا و نوێژی مەغریبتمان بە جەماعەت. پاشان لەو بەینانە زکرەکان و دوعاکانت هەوڵدەن حتا مزگەوتەکانش ئەگەر بەرنامەیان هەبێ گشت سەر سەعاتێ 4 ڕکات نوێژ بکرێ ئەم شەو چاکە. تەراویحی سەرەتا نەکەن، سەعات 9 ئەگەر 4 ڕکات بکرێت، لە سەعات 4 ڕکات بکرێت، لە سەعات 11 4 ڕکات بکرێت، لە سەعات 12 4 ڕکات بکرێت، ئەو کردی 12 ڕکات، لە سەعات 1 4 ڕکات بکرێت، لە سەعاتی 2 4 ڕکات بکرێت، ئەوە کردی چەندێ؟ کردێ 20 و ویترەکەش ئەکا 23. زۆر گرنگە تۆ ئیتر نوێژ حتا ئەتوانی نوێژ بکە لەو بەینانە. طبعا گوێ لە قورئان ئەگری، ختمێکی جوزئێکی قورئان بکرێت زۆر باشە. ئەم شەو ختمێک جوزئێ قورئان بکرێت زۆر باشە، زۆر باشە. ئەگەر بتوانرێ چەند یەک ئەتوانی لەو بەینانە زکر بکەی، دانیشتن و گوێگرتن لە وتار و لە بابەتی چاک و بابەتی ڕۆحی و ئیمانی. ئەم شەو بابەتی ترمێنە ناو، بابەتی ڕۆحی و ئیمانی زۆر گرنگە ئەم شەو، یعنی تۆ گوێ لێ بگری و دانشی و ئیسفادەی لێ بکەی. سەڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کەم تەرخەمی مەکەن کاکە، یەک بە چەنە 1000 مانگ، یەک بە 1000 مانگ بەسەرەوە. یعنی هەوڵدە ئەم شەو شەوێکی زۆر جیاوازە. دوعا زۆر بکە بۆ خۆت، بۆ مسلمانان، بۆ باوکو دایکت، بۆ خزم و کەسوکارت، بۆ هەر شتێکە هەتە دوعا بکە، شەرم لەخوا مەکە، دوعا بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمانەکە ئەگەر پێڵاوێکت کڕی داوا بکەی خوای پەروەردگار تۆزێ تەمەنی زیاتر بدا، لەبەر ئەوەی ئەمڕۆ ژیان ئاوایە، ژیان قورسە،
جلوبەرگێکت کڕی داوا بکە خوای پەروەردگار بەرەکەتی تێبخا، تیکەنانێکت خوات داوا بکە خوای تەعالا بەرەکەتی تێبخا، لاشەت ساخکە، زیاتر لە مەعیدەتا مەسەلەن بەرەکەتی هەبێ و جەستت بگرێتەوە. هەوڵدا ئەم شەو جیاواز بێت بەرنامەکە تا نوێژی بەیانی، و نوێژی بەیانیش بە جەماعەت بیرت نەچێ، نوێژی بەیانی بە جەماعەت. هەنێک کەسێ ڕاتەوە بۆ ماڵ تیکەی نانی خوارد و زگی پڕ کرد، ڕێک بۆ خۆی خەوات و ئەخ نوێژی بەیانی لە دەست دەرەچێت. نوێژی بەیانی فەرزە، یعنی نوێژی بەیانی جیاوازە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێ نوێژی بەیانی عیشا نوێژی بەیانی بە جەماعەت بکە وەکەوە وایە ئەو شەوە کامل شەو نوێژی کردبێ، وەکەوە وایە ئەو شەوە کامل شەو نوێژی کردبێ. هەوڵدەن لە دەستی خۆتانی دەرمەکەن. ئەم بەرنامەیە بۆ ئەو کەسانەیە کە مەجالیان زۆرە، کە کاتیان هەیە، کە ئەتوانن کاتی بۆ خۆیان دروستکەن شەوەکە کامل بۆ تەرخانکەن بۆ عیبادەتکردن. ئەوانەشی کە کاتیان نییە بە پێی توانە ئەم شەو لە شەوەکانی تر هەوڵدە زیاتر سوود وەربگرە، هەوڵدە زیاتر ئەم شەو یعنی وەکو چۆن بڵێ زیندوو کەرەوە. تۆ حرەسی لە شوێنێکە، تۆ بۆ نمونە دکتۆری یان معاون طبیت یان کارێک لە مستەشفایەکە مەجبوری بمێنیتەوە، یان هەر کارێکی تر ئەگەر پێت نەکرا بە پێی توانە ئەم شەو بە قورئان خوێندن و بە زیکرکردن و ئەوەی پێت دەکرێت نوێژکردن، ئەو شتانە ئەم شەو لە دەستی خۆت دەرمەکە. دوعا بۆ مسلمانان و دوعای خێریش بۆ ئێمەی بەندەی مسلمان کە ئەم ڤیدیۆمان پێشکەشی بەڕێزت کرد. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی